Network Plus with Yasin Haikaz. سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بەخێر بن بۆوانێکی نوێ لە کۆرسی نێتوەرک پلس. لەوانەکانی ڕابردوو باسی تەپۆلۆژیەکانمان کرد، ئەویش بەس و ستار و تەپۆلۆژیای ڕینگ و مێش. لەوانەی ئەمڕۆدا باسی تەپۆلۆژیای تری و هایبرد دەکەین. سەرەتا لە تری تەپۆلۆژیاوە دەست پێ دەکەین. تەپۆلۆژیای دار جۆرێکە لە تۆڕ کە ئامێرەکان بە شێوەیەکی پلەبەندی ڕێک دەخرێن وەکو دارێک. بیرۆکەی بنەرەتی ئەوەیە کە تۆڕێک لە چەندین ئاست و چینی جیاواز پێک دێت. تەپۆلۆژیای دار چۆن کار دەکات؟ لە سەرەتا ئامێری ناوەندیمان هەیە کە پێی دەڵێین ئامێری ڕوت، واتە ئامێرە سەرەکیەکەی تەپۆلۆژیایەکە. ئەمە ئامێری سەرەکیە لە سەرەوەی تۆڕەکەدا، وەکو ڕاوتەر یاخود سویچ. و خاڵی دەستپێکی باقی ئامێرەکانە. لە چینی خوارتر لقەکانمان هەیە، ئامێرەکانی تر وەکو سویچ لە ئامێری سەرەکیەوە لق دەبنەوە، وەکو لقەکانی دار. ئامێری لاوەکی ئەمانە ئەو ئامێرانن کە بە کۆتایی لقەکانەوە بەستراوەتەوە، وەکو کۆمپیوتەر و پرێنتەرەکان. کەواتە هاوڕێیانی ئازیز، کاتێک ئێمە باسی تری تەپۆلۆژی دەکەین، هەر لە ناوەکەی خۆی دیارە تەپۆلۆژیای دار، واتە شێوازی دانانی ئامێرەکان و بڵاوە پێکردنیان وەکو ڕێگی دارە. کەواتە ئێمە لە چینی یەکەم کە گوتمان لێرە چینی ئامێری ناوەندی، کاتێک بەو چینە دەڵێین ئامێری ناوەندی ڕوت، واتە ئەو ئامێرە بەرپرسیارە لە گشت پەیوەندیەکانی خوارەوە، واتە چەند لق هەنە، چەند ئامێری سویچ و کۆمپیوتەر هەنە، خۆی بەرپرسیارە لە ناردنی و وەرگرتنی داتایەکان بۆ بەشەکەی تر یاخود بۆ ئینتەرنێت. کەواتە گرنگترین بەش لە تری تەپۆلۆژی کامەیانە؟ ئامێری ناوەندی ڕوتە کە لەسەرەوەی چینەکەیە. باشە، لە چینی دووەم وەک دەبینن لەم وێنەیە سێ سویچمان هەیە. کاری وانە چییە؟ تەنها لق دەبنەوە لە ئامێرە سەرەکیەکە. باشە، چونکە لەوانەیە ئامێری سەرەکی توانای هەڵگرتنی هەموو ئەو کۆمپیوتەرانەی نەبێ و هەروەها شوێنی پۆرتی ئەو هەموو کۆمپیوتەرانەی تێدا نییە. کەواتە ئێمە چ دەکەین؟ بۆ نمونە سێ سویچی جیاواز دادنین و هەر سویچێک پەیوەندی بە کۆمپیوتەرەکانی خۆیەوە دەکات یاخود بە پرێنتەرەکانی. کەواتە سێ چینمان هەیە: چینی یەکەم ئامێرە ناوەندیەکە، چینی دووەم ئەو ئامێرانە کە لق دەبنەوە لە ئامێرە سەرەکیەکە، و چینی سێیەم کۆمپیوتەرەکانن کە پەیوەندی بە سویچەکەوە دەکەن. بابین باسی سوودەکانی و زیانەکانی تری تەپۆلۆژی بکەین. تەپۆلۆژیای دار سوودەکانی پێکهاتەیەکی پلەبەندی و قەبارەدانانی هەیە، واتە ئێمە دەتوانین پلەبەندی دابنین لە ناو تۆڕەکە و قەبارەکەی گەورەتر بکەین یاخود بچووکتر بکەین بە پێی ئەوەی کە چ داواکراوە لە ئێمە. لە ڕووی زیانەکانی، شکست لە گرەی ناوەندیدا، واتە لە چینی سەرەوە ئامێری ڕوتەکە کە خۆی بەرپرسیارە لە گشت هاتوچۆی شەبەکەکە، کاریگەری لەسەر تەواوی تۆڕەکە دەبێت. هەندێک خاڵی گرنگ هەیە کە دەبێت ئاگاداری بین لە کاتی مامەڵەکردن لەگەڵ تری تەپۆلۆژی یاخود کاتێک دروستی دەکەین بۆ شوێنێک. یەک لەوانە نابێت ڕێژەی ئامێرەکانی کۆمپیوتەر یەکجار زۆر پشت بەو ئامێرە سویچە ببەستن، چونکە لە کۆتایی هەموو ئامێرێکی سویچ یاخود ڕاوتەر، ئەگەر ئەم سویچە لە شوێنی وی ڕاوتەر بێت، توانایەکی دیاریکراویان هەیە کاتێک بتوانن مامەڵە لەگەڵ ڕێژەیەکی کۆمپیوتەر بکەن. کەواتە لەو حاڵەتە ئێمە پێویستمانە ئامێرەکانمان زیاد بکەین تاکو کێشەی تاخیربوونی شەبەکە یاخود وەستاندنی لە ناکاومان نەبێ. خاڵی دووەم ئەوەیە دەبێت ئاگاداری بین سەبارەت بە کێبڵەکان. کێبڵەکان کاتێک لقەکان و ئامێری سەرەکی پێکەوە ڕەبط دەکات، دەبێت کێبڵێکی یەکجار خێرا بێ و کواڵەتی باش بێ. خاڵێکی دیکە گرنگ ئەوەیە کە دەبێت ئاگاداری بین، ئێمە چەند سویجی لقەکانمان زیاتر بێ، ئەوەندە تاخیربوونمان بۆ پەیدا دەبێت لە کاتی ناردن و وەرگرتنی داتا لە نێوان کۆمپیوتەرەکان، چونکە ئامێری سویچەکانت زیاترە و دووری نێوان سویچەکانیشت زیاترە. بۆیە دەبێت ئاگاداری ئەو خاڵانە بین کە ڕێژەیەکی زۆری سویچ و کۆمپیوتەر نابێت زەخت بکات لەسەر ئامێری سەرەوە، ئامێری ڕوت، و هەروەها ڕێژەی سویچەکانمان نابێت یەکجار زۆر بێ و هەر هەمویان پەیوەندیان بە یەک سویچەوە کردووە، چونکە وەکو گوتمان هەموو سویچێک توانای دیاریکراوی خۆی هەیە لە کاتی مامەڵەکردنی لەگەڵ کۆمپیوتەرەکان و سویچەکان. بۆیە لە هەموو تەپۆلۆژیایەکان نەک بەس لە تری تەپۆلۆژی دەبێت ئێمە ئاگادار بین لە خاڵە باشەکانی و خاڵە خراپەکانی.
دەتوانن پێشدانانی هەر تەپۆلۆژیایەک ریسێرچێک لەسەر تەپۆلۆژیایەکە بکەن و بزانن ئەو ئامێرەی ئێوە بەکاری دەهێنن ئایا توانای تحملکردنی چەند سویجی هەیە و هەر سویجێک لە سویجەکانی خوارەوە کە پەیوەندی لەگەڵ کۆمپیوتەرەکان دەکا توانای هەڵگرتنی چەند کۆمپیوتەر هەیە لە یەک کاتدا بۆ نمونە و کێبڵەکەی کە بەکاردەهێنن ئایا کێبڵەکە توانای گواستنەوەی ئەو هەموو داتایی هەیە یاخود دەبێت ئێمە چەندین کێبڵی دیکە زیاد بکەین لە نێوان سویجەکانمان تاکو و بە خێرایی کار بکەن. ئەو هەموو شتێک بوو سەبارەت بە تری تەپۆلۆژی. با ئێستا بین باسی هایبرد تەپۆلۆژی بکەین. سەرەتا بە پێناسەکەەوە دەست پێ بکەین تەپۆلۆژیای تێکەڵاو وەک لە ناوەکەی دیارە دوو یان زیاتر لە تەپۆلۆژیای جیاواز تێکەڵ دەکات وەکو ستار و بەس یاخود ستار و ڕینگ بۆ جێبەجێکردنی پێداویستیە تایبەتەکانی تۆڕ بەڵام ئالۆزم بۆ دیزاینکردن و بەڕێوەبردن. وشەی هایبرد هەر بەخۆیەوە لە چەندین شوێنی تر بەکاردێ وەک لە جیهانی ئۆتۆمبیلەکان کاتێک دڵین ئەو ئۆتۆمبیلە هایبردا واتە بە کارەبا کار دەکە و بە بنزینیش کار دەکە. نفسی فکرەیە لە نێتوۆرک کاتێک دەڵین هایبرد تەپۆلۆژی واتە چەندین تەپۆلۆژیای لە خۆ گرتووە وەک لە وێنەیە دیارە ئەوەیە بەس تەپۆلۆژیە و ئەوەشیان ستار تەپۆلۆژیە. کاتێک هەردووکیان کار دەکەن لە هەمان شوێن دەبێتە هایبرد تەپۆلۆژی واتە یەک تەپۆلۆژیای دیاریکراومان نییە بەڵکو لە چەندین زۆر پێک هاتووە دوو جۆرە هەندێک جار زیاتریشە. لە وێنێش وەک دەبینن ڕینگ تەپۆلۆژیامان هەیە تەپۆلۆژیای ئەڵقا و لێرە ستار تەپۆلۆژیمان هەیە و لە خوارەوەش بەسمان هەیە. باشە ئەو سێ تەپۆلۆژیایە کاتێک هەرسێکیان بێکەوە پەیوەندی دەکەن ناویان چ دەبی گەرێمە لێرە ڕینگمان هەبێ و لێرە ستارمان هەبێ و لێرە بەسمان هەبێ پێی دەڵێن هایبرد تەپۆلۆژی. با باسی زیانەکانی و سوودەکانی تەپۆلۆژیای تێکەڵاو بکەین. یەکەمیان فلێکسبڵە واتە نەرمونیانە یانیاتوانین بۆ نمونە چەندین زۆری تەپۆلۆژیا تێکەڵکەین لەگەڵ یەکتری. زیانەکانی ئالۆزە و تێچووی زۆری دەوێت و پاراستنی قورسە چونکە ئێمە باسی پاراستن دەکەین ئەڵێن پاراستنی قورسە چونکە تۆ زیاتر لە تەپۆلۆژیایەکت هەیە واتە یەک شێوازی هەڕەمی کارکردنی نێتوۆرکەکەت نییە. کاتێک شێوازت زۆر دەبێ پاراستنیشت جیاواز دەبێ فبۆیە پاراستنیشی زەحمەتە و هەروەها چاکردنەوەی کێشەکانیشت زەحمەتر دەبێ. بۆیە ئەو شێوازە تەپۆلۆژیایە زیاتر لە شوێنە زۆر گەورەکان بەکاردێ. بۆ نمونە چەندین ستاریان هەیە ستار تەپۆلۆژیایان هەیە بەڵام لە حاڵەتی ڕەبتکردنی ئەو بەشە لەگەڵ بەشەکەی دیکە تەپۆلۆژیایەکی دیکە بەکاردەهێنن. فبۆیە هایبرد تەپۆلۆژی زیاتر لە شوێنە گەورەکان و لە داتە سنتەرەکان و لە کۆلێژە گەورەکان بەکاردێ. ئەوەیان هایبرد تەپۆلۆژی بوو بەکاردێت تاکو ئێستا لە زۆربەی شوێنە گەورەکان هەنە چونکە ئێمە لە شوێنی گەورە تەنها ناتوانین بە ستار تەپۆلۆژی مامۆڵە بکەین یاخود بە تەپۆلۆژیایەکی تر نەخێر ئێمە پێویستمان ئەوەیە کە چەندین تەپۆلۆژیا لەگەڵ یەکتری ڕەبط بکەین فبۆیە هایبرد تەپۆلۆژی ئەویش بەکاردێ تری تەپۆلۆژیش بەکاردێ و ستار تەپۆلۆژی کە لە هەمیان گرنگترە بۆ شوێنە مەمناوەندەکان و شوێنە بچووکەکان یاخود کۆمپانیایەکی شتەواو دەتوانێت بە ستار تەپۆلۆژی کار بکاتن. هاوڕێیان و ئازیزان گەشتنە کۆتایی وانەی ئیمڕۆمان هیوادارم لە بابەتەکە زۆر باشی تێگەیشت بن تا کوانەیەکی تر هەرشاد بن.